بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله صلى الله تعالى عليه وسلم. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه، وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. برزانم كتابي نيابي مختصر منهاج القاصدين كدوجر كركراوي إحياء علوم الدين. زۆر کات ئێمە لە خزمەت ئەم کتێبە مبارەک و پیرۆزە ئەبین. ئەم کتێبە لە چوار بەش پێک هاتووە: بەشی عیبادات، بەشی عادات، بەشی مهلیکات، بەشی منجیات. ئێمە سێ لە بەشەکانمان تەواو کردو، باسمان کردو، باسی بەشی عیبادات و عادات و مهلیکاتمان باس کرد. لە بەشی منجیاتە یەک دەرسمان خوێندەوە، ئەوش دەرسی پێشوو باسی تەوبەمان کرد. وتمان ئەم منجیاتە بەچی ئینسان ڕزگاری ئەبێ، لە تەوبەوە دەست پێ ئەکات کۆتاکەی نەتیجەکەی لە بەهەشتا خواگیان ئەبینێ. ئەمە بەشی منجیات. لە تەوبەیە باسی ئەومان کرد کۆمەڵێ فەرمایشتی خواگیان و فەرمودەی پێغەمبەریان صلی الله عليه و آله وسلم هاتووە، باسمان کردن دەرسی پێشوو، و هاتین باسی تەقسیماتی گوناهەکانمان کرد. ئیمامی غەزالی تەقسیماتی گوناهەکان بە چەند شێوازێک لەم کتێبە نایابە ئەکا. بەشی یەکەم سەیری ئینسانەکە کە تەقسیمی ئەکا، فەرمە صفاتی ئینسان ئەبنە چوار بەش. بڕێکیان صفاتی ڕبوبین، ئەو گوناهانە ئیکا صفاتی ڕبوبین، بۆ نمونە کیبر صفاتی خۆیە جەلە جەلالو کە ئینسان دەستەبەری ئەکا و ئەوێت دەخۆیە بێنێتە دی و تووشی گوناه هەبێ، ئەمە صفەتێکی ڕبوبیە. صفەتی شەیطانی هەیە لە ئینسانە، صفەتی شەیطانی بریتیە لە خدع و فێڵ و تەڵەکە و ئەو بەشەی کە لە ئینسانە ئەوانە ئەکا، ئەو بریتیە لە شەیطانی. سەبوعیمان هەیە، سەبوعی درڕندەکانە، ئەو زوڵم و زۆرەی ئینسان لە یەکتری ئەکا، هەموو لەوە هاتووە. چوارەمینیان بەهیمیە، ئاژەڵەکان لە دوو صفەتە پێیانوتێ لە ئینسانە ئەگەر هەبن پێوتێ صفەتی بەهیمی و ئاژەڵی، کە ئەوش بریتێ لە مەسەلەی پەلاماردان بۆ خواردن، پەلاماردان بۆ جینس. ئەم دوانە هەردووکیان پێیانوتێ صفاتی بەهیمی. اینجا ئیمامی کامیان لە هەمویان خراپترە، كاميان لهم بيرسترة لإنسانا. أفرمي فالصفة البهيمية هي التي تغلب أولا، يكمن جار إنسان لتشاتي أكي لصفة بهيمية، لمسألة بلاماري خواردنا، لمسألة بلاماري أفرت جنسا. أفرمي لما أم صفة بهيمية ظالبة بسرية، أي لدواي أما ورد إنسان صفة كتري بو يتبيش، وصفة كتر بريتي لصفة سبوعي أويش فێری ئەنواع پەلاماردان و زوڵمکردن لە خەڵکە بێ. ئەگەر ئەم دوانە هەردووکیان کۆبوونەوە لە ئینسانە، ئینسان پەلاماری خدع و فێڵ و تەڵەکەوانە ئەدا. صفەتی سێهەمی تایەتە دیکە صفەتی شەیطانین، کە لە صفەتی شەیطانی لایدا بەرەو صفەتی ڕبوبی ئەڕوا. ئەنواع جۆر لە صفاتی ڕبوبی لە کیبر و لە عوجب و لەمانە لە خۆی ئەهێنێتە دی، کە ئەو بەشیان پێوتێ بەشی ڕبوبی. هەتا وای لێ هەنە جار ئەڵێ ئەنە ڕەبوکم الأعلى وەکو فیرعون، چونکە هەموو صفاتە خراپەکان تی ئەپەڕێنێ ئەچێتە ئەخیر صفەتی خراپ. فهذه أمهات الذنوب ومنابعها. أفرمي أم چوارڕێی کە باسم کرد دایکی هەموو گوناهەکانە و منبع و سەرچاوی هەموو گوناهەکان. هەرچی گوناهی تر هەیە ئەلەمەوە سەرچاوە ئەگرێ. ئیتر گوناهی دڵ وەکو کوفر و بدعەت و نیفاق و خراپەکاری، گوناهی چاو، گوناهی گوێ، گوناهی زمان، گوناهی بەتن سکت داوێن، گوناهی دەست، گوناهی قاچ، هی هەموو لاشە. ئەفەرمی نامەوێت تەفسیلی ئەمانە بدەم، بەڵام هەر هەمووی ئەگەڕێتەوە بۆ ئەم چوار جۆرە لە ئینسانە کەوا بوو ئینسان ئەگەر ئاگای لە خۆی نەبێ لە یەکێ لەماناتی ئەکەوێت. ئەگەر دیقەتتان دابێ ئینسان لە چیە زۆر ئەشکێ، لە کام صفاتە؟ لە صفاتی بەهیمیە. سەرەتا مناڵ لە صفەتی بەهیمی و تووشی گوناه هەبێ، پەلاماری خواردن ئەدا. زیاتر ئەوە بوو چکە هیچ مناڵێک بە فێڵەوە لە دایک نابێت، هیچ مناڵێ بە زوڵمەوە لە دایک نابێت، ئەسا فیتڕەتی ئیسلام لە دایکە. دوایی فێری ئەم فێڵە ئەبێت، فێری ئەم لادانە ئەبێت، هۆکاری ئەم لادانە و ئەم فێڵە کە تووشی ئەبێت. هۆکارەکە چییە؟ ئەبێ ئەم صفاتی بەهیمیە و دوای صفاتی سەبوعی تایەت بێت. ئینجا صفاتەکانی تر وردەوردە تایەتە دی. بۆیە ئەبێ ئێمە بە وریایی تەعامل بکەین
لەگەڵ ئەم دوو صفەتە بەتایبەتی صفەتی خواردن لە مناڵە ئەبێ مناڵ ڕابێنی چاوتێر بێ چاوبرسی نەبێ پەلاماری زۆر نەدا چونکە سەرەتای گوناه لەو صفەتەوە دەست پێک دواتر کەمێ فامیدە بوو یا باڵغ بوو اینجا صفاتی با بڕێن جنسی لەم کەسا وردەوردە سەرچاوە ئەکا کە هەردووکیان بەهیمین و ئینسان زۆر پێ ئەشکی هەموو زانایان متفقن کە بەم دوو صفەتە ئینسان زۆر ئەشکی ئێستا تۆ وەرن دیقەت بدەن ئەگەر کەسێ خیدع و فێڵەکات بەو ئەندازەیە ناشکێ کە لەگەڵ ئافرەتێکە مەسەرن خراپەکاری ئەکە یان پەلاماری خواردن ئەدا ئێستا وەرە سەرۆکی جاری وایە وڵاتێک خراپەکاری زۆر ئەکە بەو خراپەکاریان ناوزەن دەرناکە بەڵام خراپەیەکە ئەڵێن وڵات سەرۆکی ئەمریکا لەگەڵ ئافرەتێکە پەیوەندیە بوو لەناو ئەمریکاشەکە ئەڵێن قەیناکە مەسەرن هەموو شتێ ڕەهایە دروستە یەکسەر ئەو لەوێ پێ ئەشکێ چکە صفاتی بەهیمیتیایە کابوو ئەمە ئینسان نییە وەکو بەهیمە و ئاژەڵەکان ئەوها لە هەموو عالەمە ئەوها لەناو موسڵمانان و غێرە موسڵمانە ئەوها ئێستا غیبەت لە ئینسانە صفەتێکی سەبوعیە بۆ چونکە ئەتەوێ ئەسقانی براکەت بشکێنی ئەتەوێ شخصەتی کەسایەتی بەرابەرەکەت بشکێنی صفاتی سەبوعیە بەڵام دیقەت بدە کەسێ غیبەتەکە بەلای ئێمەوە ئاساییە بەڵام هەر ئەم کەسی کە غیبەتەکە ئەگەر بیبینین لەگەڵ ئافرەتێکایە صفاتی بەهیمیتیایە یەکسەر زۆر زیاتر پێ ئەشکێ لە صفاتی سەبوعیەک بۆیە ئەبێ ئاگامە لێ بە صفاتی ئاژەڵی خراپترین جۆری صفاتێکە لە ئینسانە سەر دەرێنێ و ئەبێ ئینسان زۆر خۆی پارێزێ لە صفاتی بەهیمی چونکە تەواوی شخصەتی لە کەدارەکە و دایئەبەزێن وەرە دیقەت بدە ئەگەر خواردنێ دانرابێ ئەگەر کەسێک بە پەلامار و ئەوانە پەلاماری ئەو خواردنە بدە یەکسەر شخصەتی هێتە خوارەوە سفر ئەبێتەوە بۆیە ئینسان لە بەرامبەر خواردن ئەبێ زۆر خۆگر بێ لە بەرامبەر ئافرەتا زۆر خۆگر بێ بۆی ئەو شخصەتەی لە کەدار نەبێ لە بەرامبەر خواردنە غەزالی ئەفەرمێ ئەگەر لە شوێنێکا بووی زۆریشت برسی زانیت کەسایەتی تۆ ئەم پەلاماردانی خواردن ئەشکێناڵە مەیخۆ خۆت بگرە لە حەزاتی خۆت بگرە دوای بڕۆ خۆت چی ئەخۆی بخۆ ئەها ئیمامی غەزالی ئەفەرمێ ئەگەر بزانم ئاوی فێنک شخصەتم لە کەدارەکە نایخۆ ئاوی سار شخصەتم لە کەدارەکە نایخۆم بۆیە ئەم صفەتی بەهیمیە ئەبێ زۆر بە وریایی تەعاملی لەگەڵا بکەین کەوا بوو ئەگەر ئێمە لە گوناها سەیری ئینسان کەین ئەڵێن کاکە گوناهەکان لە 4 صفەتە بە 4 شێواز لە ئینسانە ڕەنگە دەنەوە چونکە فەلسەفەی غەزالیە پێی وایە ئینسان لەم 4 پێکاتەیە پێکات بەشێکی ڕوبوبی لە ئینسانە هەیە بەشێکی شێطانی هەیە بەشێکی سەبوعی هەیە بەشێکی بەهیمی و ئاژەڵی هەیە ئەفەرمێ ئەبەم 4 صفەتە ئەکرێ ئینسان مجاهدە لەسەر هەر 4یان بکە هەر 4یان وردە لە بەرەو چاکە بەرێ ئەگەر سەیری گوناهەکە بکەین بە نیسبەت عەبدەکانەوە ئەمە ئینسان بە نیسبەت خۆتەوە ئەو هەیە ئەی بە نیسبەت ئەوەی کە گوناهەکەی لەگەڵ دەور و بەرە یان لەگەڵ خوایانە نەوعێکی تری تەقسیماتی گوناه دروستە بێ بۆیە غەزالی ئەم نەوعانە باسەکە بۆی دوای پێت بڵێ چۆن تەوبەکەی لە یەکەم چۆن چکە باسەکە باسی تەوبەیە بەس بۆیە تەصنیفی گوناهەکانەکەین و بزانین دوای چۆن تەوبە لەسەر هەر کامێکیانەکەین ئەفەرمێ ثم الذنوب تنقسم إلى ما يتعلق بحقوق الآدميين وإلى ما بين العبد وبين ربه أفرمي قناها كان أبنا دو تقسيم بشي كان بيوندي هي بمروف لقل عبد كان إخوة بمروف لقل خوايا هندي قناها كي بيوندي بخوتو خوايا هندي قناها ظلم كل ولا بران بركان لمروف حقي آدمي وبسروي أفرمي أويك بيوز بعبد كان زور قرستر لوي بيوست بخوا چونکە هەرچی پەیوەست بێ گوناه بێ بە عەبدەوە بەشی خوای تیا پێشێل کراوە بەشی عەبدیش دوان ئەوەی پەیوەست بێ بە خواوە جەلە جەلالوو یەک بەشی تیا پێشێل کراوە کە بەشی خوایە جەلە جەلالوو بۆیە ئەفەرمێ فالأمر فيه أغلظ ئەوەی حقوقی ئادەمینە زۆر قورسترە والذي بين العبد وبين ربه فالعفو فيه أرجى وأقرب أوي لبين إنسان خوي أكردويتي زور نزيك والرجاوة هاي كخوي قرأ عفويكات اللي ببوري إلا أن يكون شركا والعياذ بالله ما قال شريكي بخوا قرار دابي أقلنا هرشي قنا يثر بين خوي وخوابي أقري أو هيك خوي قرأ عفويكا ورب العالمين بمشيئتي خوي لي خوش به أفرمت تنها قناها تنها شرك خوا بنان بك خوي قول لي نابوري إن الله لا يغفر أن يشرك به ويغفر ما دون ذلك لمن يشاء
خی گەورە لە گوناهی شرک هاوتادانان بۆ خوا لە عەبدایەتیە خۆش نابێ لە غەیری ئەوە لە هەموو گوناهەکان خۆش لە بەرەمانگی شعبانە ڕوین لە 15 شعبانە شەی بەرادیەتە پێشوو شەی بەراد فەرمایشتێکی صحیحی لەسەرە شێخ ئەلبانی تەصحیحی کردووە ئەفەرمێ لە شەوی بەراتە 15 شعبانە خوا جەل جەلالوهو سەری ئەعمالی عەبدەکانی ئەکا لە گوناهی هەر هەمویان خۆشەوێ لە دوو گوناه خۆش نە هەموو عەبدەکان خوا لێیان خۆشەوێ وەی شەی بەرات جۆرە بەرەکەت و تایبەتمەندی خۆی هەیە پێشتر لە سەحوەی ئیسلامیە هەڵەیەک هەبوو لەسەرەوەی یان بەرات نییە هیچ نییە فەرمایشتەکان ضعیفە بە زوهانی ئەو فەرمایشتە صحیحەی لەسرە بە چەندین ڕیوایەت بۆیە ئەفەرمێ خوا جل جلاله يطلع على أعمال عباده سەری ئەعمالی عەبدەکانی خۆی ئەکا فيغفر لهم لە هەمویان ئەبورێ إلا المشرك والمشاحن إلا کەسێ شەریکی بۆ خوا قەرار دابێ خوا عەفوی ناکە یا دوو کەس ڕقیان لە یەکتر بێ و قسەیان لەگەڵ یەکترا نەبێ مشاحن من لەگەڵ یەکترا خوا عەفویان ناکە بۆیە سێرەکەی یەکێکیان پەیوەندی هەیە بەخواوە جل جلاله یەکیان پەیوەندی هەیە لە عەبدەکان لە بین یەکترە ئەم دوو گوناهە خوا لێ نابورێ ئەگەر نەگوناهەکانی تر هەمووی ئەگەری لێبوردەیی رب العالمین هەیە بەتایبەتی ئەگەر گوناهەکەی دیسان بینی خۆی و خوا بێ ئەگەرەکە زۆر نزیکترە کە خوای گەورە عەفوی کات و لێی خۆش عائشە دایکی ئیمانداران بۆمان ئەگێڕێتەوە ئەفەرمێ پێغەمبەری گیان صلى الله عليه وآله وسلم فەرمووی الدواوین عند الله عز وجل ثلاثة سێ دیوان لە لای خوا هەن بۆ هەموو مرۆڤێک سێ دیوان سێ دەفتەر سێ مەلەفی زۆر گەورە هەن مەلەفێکیان دیوان لا يعبأ الله به وديوان لا يترك الله منه شيئا وديوان لا يغفره الله أبدا فەرمووی سێدانە دیوان هەن یەکێکیان خوای گەورە لا يعبأ به بە هیچ شێوازێ خوای گەورە کە ئەنەما لێی خۆش ئەبێ و گرنگ نییە بەلای عەبدەکە لەوەیانە ئیلا عەفوی ئەکا دیوانێکیان کە بە هیچ شێوازی لێبوردەیی نییە ئیلا دەنکە لەگەڵ عەبدە ئەخوێنرێتەوە دانیشیان بە هیچ شێوازێ لێ خۆشبوونی نییە ئەبەت یعنی دانەیەکیان لێ خۆشبووە دیوانەکان دانەیەکیان محاسبەی لەسرە دانەیەکیان بە هیچ شێوازێ لێ خۆشبوونی نییە بەبزای دیوانەکان چین ئەفەرمێ ئەو دیوانەی کە خوای گەورە قەت لێی نابورێ بریتێ لە دیوانی شرک چکە شەریکی بۆ خوا قەرار دابێ لە هەر جۆرێک لە عەبدایەتیەکانیە بە هیچ شێوازێ خوا عەفوی ناکە ئەفەرمێ إنه من يشرك بالله فقد حرم الله عليه الجنة خوا خۆی فەرموویەتی ئەو کەسە شەریک بۆ خوا قەرار بدا خوا بەهەشتی لەسەر حرام کردووە نەیخاتە بەهەشتەوە ئەو دیوانەی کە خواگیان گرنگی پێ نادا کامەیە فظلم العبد نفسه فيما بينه وبين الله عز وجل ئەوەیە کە ئینسان لە بینی خۆی خۆیان دەکەم تەرخەمی هەیە يغفر ذلك ويتجاوز إن شاء خوای گەورە مەشیئەتی هەبێ لێ ئەبورێ عەفوی ئەکا لەو گوناهانەی کە بینی خۆی و بینی خۆیە طبعا خوا جل جلاله ئەفەرمێ سبقت رحمتي غضبي رحمتەکەم پێش غەزەبم کەوتووە ئللا لە عەبدەکەی خۆش ئەبێ کاتێکەوە بینی خۆی و خوا گوناهانێکی کردبێ ئەو دیوانیان دیوانێکی مەغفورە خوای گەورە لێ خۆش ئەبێ ئەفەرمێ ئەو دیوانەی کەوا لا يترك منه شيئا بە هیچ شێوازە یەک دەنکی لێ خەسار نابێ محاسبە ئەکرێ لەسەری فظلم العباد بعضهم بعضا ظلمی عەبدەکانە بڕێکیان لە بڕێکیان عەبدەکان کە لە بینی یەکا زوڵمەکەن محاسبە لەسەر بچووکترینی ئەکرێ هەر جۆرە زوڵمێک بێ بۆیە ئەڵێن غیبەت زۆر خەتەرە ئەڵێن گوناهی کەبیرەشە و حەقی عیبادیشە خدعە و فێڵێک خیانەتێک هەرچی پێوەست بێ بە عەبدەکان لە بینی یەکترە يعني هەر جۆرە زوڵم سبحان الله حتى ولو كان مظلومەکە هیچ توانای نەبێ لە فەرمایشتێکا فەرمێ ئەگەر پیاوێت جوێنی دا بە خێزانەکەی هیچ دەسەڵاتی نەبوو تۆمەتباری کرد بە زینا جوێنێکی پیسی پێدا ئەفرەتەکەش چی بکە یعنی هیچ دەسەڵاتی نەبوو هیچ جوابیشی ناتوانی بداتەوە قسەی نەکرد ئەڵێ لە ڕۆژی مەحشەرە رب العالمین ئەم کەسە ڕائەگرێ ئەڵێ 4 شاهید بێنە کە ئەم ئافرەتە ئەو جوێنەی پێ داوا بوو ئەفەرمێ ئەگەر نەیهێنا لە بەردەم هەموو خەلائقە داری حەدی لێ ئەدرێ سبحان الله یعنی خوای گیان بزنێکی شاخدار و بێشاخ تۆڵەی ئەم بێشاخە لە شاخداری ئەکاتەوە کە لە بینی یەکا مشاجەرەیەک ئەکەن ئەی عەبدەکان لەگەڵ یەکترە بۆیە ئەم بەشیان ئەم دیوانەیان خوا پەنامان بە
ديوانك لا يترك منه شيئا فالقصاص لا محالة لفرمايشتك فرمي إلا قصاص يعني ورقري بوي أفرمي حتى شهيد شن قوري أفرمي هندل الشهيد كان رأي جيران حق عبد كان ينبسروا أو كسانيك وظلمي لكردون أم كسو دواي الشهيد بو أخوي قوري بانجيك فلان كزور لم عبد خوش ولا بيناي منا شهيد بو والله پروردگار لي خوش نابم اگر لي خوش بي لعبدك ادخم بهشتوا پروردگار لي خوشم علماء فرمون اگر خوي گوره خوي برحمتي خوي قرزكاني شهيد نداتو شهيد نجاتي نال لحق انسانك كچن بلاي برز نجاتي نال لبروا ام بشيك فالقصاص لا محالة الزور خطره انسان هرچونه بأكره للشرك خوي پنا بدا ظلمي بيني خوش من ظلم لنفسي خويا بيني خويا خو اجري اخويا عفويك بس دغل عبدكاني خو بزور اجي لي ايمج مروفين لغليك حلصو كوتك يعني بالروا كان جاري وهي مثلا تو لو هربلي ما في خلق لو من لي بدم لا يا باري بخم لا جاري وهي بسوق سيري عبدك اكي ما في عبدك يتسر هر بسوق سيري كردو شو كي يكيب لتشاو بايرس نكان انسان مسلمان او يتشاوي نابي بسوق سيري مسلمانك بإزدراء وبسوكي سيري مسلمان يبقى فرمي أقر بسوك سيري مسلمان يقر حقي أو مسلمان وكيو يتسر بويا فرمي جاري وهي كسي قناه أكا كسي يكتر بسوك سيري أكا قناه بارك الله إخوة فضيلتي زور قورة اللويتر كوا أم خوي بباش أزان وسيري أكا بسوكي وي أبي زور أقاما لو قناه نبيك لبيني يكتر إتر قصيك إتر إشارتك جورك لجوركان تجاوز كرنا لما في خلقه بويا بياو صالحة فرمي جاري كان برسالي كروتي أم مالهي كيه على الشو هتا باين ناخد عقوبة نفسي خوي أداهر أيو توها قشي بسر أموالي خلقه وبسر شتي خلقه وإنساني مسلمان بس نورك يا خوي دياري بيت تجاوزنك لحد هيج كسك قسمتي كتير لقناها كان أكاد إمام غزالي أم قسمة شهر باسكن واتا إسا قسمتي كلنا وخومانات شهر بش قناها كان بنسبة عبد وخوا ودو بشي كي بيوستا بخوا بشي بيوستا بعبده جوري كتير من هي قناها هيك من هي بيوتي الصغيرة قناها هيك من هي بيوتي كبيرة قناها الصغائر من هي كبائر من هي قناها الصغيرة وكبيرة اختلاف الزور إتيايا فرمايشتي زور هات ولا سري عدد كبائر كان شن لكن إمام الذهبي كتابك جواني دانا وبناء الكبائر لو إخوانيتون زيك شصتو أونا قناها كبيرة باسكا علماء يترزيها ريان باسكر وهي تا حفتاي باسكر وهي حوصتي باسكر ولا قناهي كبير اما شون بولين بكين يعني شون بزانين افرمي والاحاديث الصحاح في ذكرها 5 افرمي بينش فرمايش هاتوا لباسي قناهي كبيرة يكمين افرمي اجتنبوا السبع الموبقات خوتان بارزن لو حود قناهي موبق شون كسيك مو بسري وبتاشري أفرمي سبحان الله رك أو الديني أو كسا أتاش أي فوتين أو كسا شون تشين أي بيغمريان صلى الله عليه وآله وسلم أفرمي شريك وخوا قراردان سحر كشتني خلقي كخوا بقوري خوي حرامي كردو كسي بكوجي خويني كسي بريجي خواردني الربا خواردني مالي هتيو پشتكرنا دجمن لروجي برنگار بونويا قذف كردن و بهتان دروس كردن بو أفرتاني مسلمانان كأجان له يشتغني وكسي لخوي جناه باربي خوي جناه باركاتو دريشان بو هلا بس أم حود جناها أما بيوتي موبقات أو حود جناها كإنسان أفوتين إنسان بخسارة من دا أروى أما بيانوتي أكبر الكبائر يعني لناو جناها جورة كان يشا جورة تر بو مسائل السحر شرك يعني لو شيء سيقول الحمد لله السحر ما نكره الحمد لله شريك وخو قرنا دين يعني سبحان الله لفرمايشتك أفرمي غير كسيت شو لا الساحرك فصدقه بما قال الساحر كان ودوتي أموتي الراس بس بشي ولا تشيل الرجع بدايتي ورناجري أقرب لي راسك بس ساحرك الله فقد كفر بما أنزل على محمد كافر وأوكسته هل أنا تصديقي كسي ساحرك بويا أمانيك لم فرما يا الربا شان خطر إنسان مالي هتيب شان خطر إنسان زيكيتو بنا حق مثلا مالي هتيب بخوا إنجا بشكرنا دجمن لكاتي برنگار بونا ومسلمان ترسنوغني
لە جەنگا بەحیاتی پشت هەڵ ناکە. یەکێ لە سیفاتەکانی کەسی ئیماندار چونکە گوناه ئەکبەر الکەبائر موبقاتە، قەت پشت ناکاتە دوژمنی. ئەگەر کوژرا بێ ئەگەر هەرچی ڕوودا پشت ناکات دوژمنی ئیلا مەگەر بگەڕێتەوە بۆ دواوە ئەمری پێ بکرێت کە لە شوێنێک ترەوە هێرشکە، ئەگەنا بە هیچ شێوازێ موسڵمان پشتکردنە دوژمنی نییە، ڕاکردنی نییە. ئەوەیەکە لە فەرمایشتەکە. فەرمایشتێکی تریان حەدیثێکی ئیبن مەسعود ڕەضی الله ڕەحمەتی خوای لێ بێ پێغەمبەریان صلی الله عليه و آله وسلم پرسیاری لێ کرا چ گوناهەیە زۆر گەورەیە؟ ئەی الذنب ئەکبەر؟ فەرمووی ئەن تەجعل لله ندا وهو خلقك، ئەوەیە هاوتایە بۆ خوا دابنێی لە کاتێکە خوا تۆی دروست کردو. خوا بە گەورەی خۆی تۆی دروست کردو، بە عەزەمەتی خۆی تۆ بچی هاوتایە بۆ خوا دابنێ. چەند خەتەرە! یعنی تۆ وەرە ئەگەر هەموو ئینسانیەت کۆبێتەوە ناتوانێت چایە بۆ تۆ دروست کرد، وەرە خوایە تەواوی تۆی خەلق کردووە تۆ بچی هاوبەشی بۆ دابنێی، نیدێکی بۆ دابنێی. وتیان ثم ئەی دوای ئەوە ئەی چی شتێک؟ فەرمووی ئەن تەقتولە وەلەدەکە خەشیەتە ئەن يطعم معك یا يطعم معك. ئەفەرمێ ئەوەیە کە مناڵەکەی خۆت بکوژی ترسی ئەوەت هەبێ کە لەگەڵ تا خواردن بخۆ. طبعا تصورکەن ئەمڕۆ حتا ئێستش یعنی خەریکە بڵێم 5 ساڵێک ئەبێت گەورەترین و زۆرترین پرسیار کە لە من ئەکرێت لەسەر ئەوەی ئایا مناڵەکە لە باربەرمێ لە باری نەبوو. تصورەکەن ئێستش لە ناو کۆمەڵگەی کوردەواری ئەمە ئەو هەیە. وەرە بێت چەند کەسە بێ پرسیار نەکاو مناڵەکەی لە باربەرێ، ئەوە موسڵمانەکە ئەوەندە پرسیارەکە. ئیترێکێ بەناوی ئەوەی نەگەیشت و تچل شەوێکێ بەناوی نەخۆشم، یەکێ بەناوی ئەوەی کە بەخوا باری دارایەم قورسن. خوای گەورە فەرمێن نحن نرزقكم وإياهم. يعني ئێوەش ڕزق ئەدەین و ئەوانیش لا نسألك رزقا. ومن داوای ڕزقی ئێوەمان نەکردو لە مناڵەک، لە داوای ڕزقی مناڵەکانمان لە ئێوە نەکردو. بڕۆن ئێوە هەختان نەبێ. بڕواکەن لەو کەسە جاهیلتر نییە لە ڕزقی مناڵەکانی بترسێ. تۆ هەقت نایوەسە مناڵ ئەوەی کە لەسەر تۆیە مناڵەکەت پەروەردە کە قورئان دینی فێرکە، خواناسی فێرکە، لێگەڕێ لە ڕزقی. کەسی وایە خۆی ئەکوژێت هیلاکە بێت تاوکو شتێ بۆ مناڵەکەی دەستە بەرەکە، دوای مناڵەکە نایەوێت ئەچێ ئەیگۆڕێت، چونکە زەمەنی ئەو زەمەنێترە بە عەقڵی ئەمە ئیش ناکرێت. بۆیە لێگەڕێ لە ئیشی مناڵەکە بێرە دەستخوا جەل جەلالوه. یەکێک لە زانایان پێم وابێ ئیبن جەوزی ئەفەرمێ عومەری کوڕی عەبدولعەزیز مناڵەکانی بەجێهێشت هیچیان نەبوو. هیشامی کوڕی عەبدولمەلیکیش مناڵەکانی بەجێهێشت بە ئەو هەموو سەرۆت و سامانەوە. ئەڵێ مناڵێ عومەری کوڕی عەبدولعەزیز بینرا کە چەندین ئەسپی ڕێکە خست لە پێناوی خوایەوە ئەی بەخشی لە کاتی جیهادا. مناڵی هیشامیش بینرا کە سواڵیان نەکرد. کەس نازانێ عاقبەتی مناڵەکە چۆنە، لێگەڕێ. بۆیە فەرمووی گوناهی دووهەم ئەوەیە کە مناڵەکەت بکوژی لە ترسی ئەوەی کە بڵێ وەڵا کاکە نانم لەگەڵا ئەخوا، ڕزقم ئەخوا. ڕزقی مناڵ و خۆت و هەمووی بەدەست خوایە. ئێمە زۆر کات وا تەسەورەکەن ڕزق لە زەویایە، بەس ڕزق لە ئاسمان. جاری وا هەیە ئێمە سێرەکەین مەسەن دوو دوکان لە پەنای یەکان، ئەم حەز ناکەوە ئەو شتەدانە، ئەوش حەز ناکەوە ئەوەدانە، وازان ڕزق لە سەر زەویە. کورە لێگەڕە بە هەموو سەر زەوی بێتە تەرزی فرۆش، بزانە کێپەکی ئەکەوێت لە ئاسمانەوە تەحدید دەکرێت. دوای پرسیاران کە وتیان دوای ئەمە چ گوناهەیە زۆر گەورەیە؟ یعنی گوناهی یەکەم شیرک، گوناهی دووەم کوشتنی مناڵ و ئەولادی خۆت، سێهەم فەرمووی ئەوەیە کە زیناکەی لەگەڵ ئافرەتی دراوسێکەتە، ئەن تەزنیە بحەلیلەتی جارێک. بۆ وتی دراوسێکەت؟ سبحان الله. ئەفەرمێ زینا لەگەڵ دراوسەیە زۆر گەورەیە گوناهەکەی. یەکێکە لە ئەکبەر الکەبائر، چونکە مەفروزە تۆ پارێزگاری لە دراوسێکەت کەی، حورمەتی دراوسێکەت بپارێزی. واللهی کەسی مسلمانی ڕازگۆ ئەگەر شەرەفی دراوسەکەی لە شوێنەکە و دەرکەوت ئەم پشتەکاتەوە، ئەوەندە پارێزگای، چونکە دراوسێ هەر ئەوەندەی مابوو کە میرات لە یەکتر ببن، نزیک بوو میرات لە یەکتر بەرن دراوسێ لەگەڵ یەکترا. بۆیە ئەفەرمێکێ لە گوناهە زۆر گەورەکان ئەوهایە کە ئەن تەزنیە بحەلیلەتی جارێک. فەرمایشتی سێهەم عەبدوڵڵای کوڕ عومەر بۆمان ئەگەڕێتەوە، فەرمووی کەبائیرەکان چین؟ شەریک بۆ خوا قەراردان و خراپەکاری لەگەڵ دایک و باوکە. ئەمجارە شەریک بۆ خوا قەراردان، خراپەکاری لەگەڵ دایک و باوکە. سبحان الله. عقوقی والیدەین یەکێکە لە گوناهە زۆر گەورەکان.
خراپەکاری لەگەڵ دایک و باوکایەوە یعنی تەسەوور بکەین بڵێن وەڵا خراپەکاری ئەوەیە لە دایک و باوکت بدەی یانەوە نا خۆ خراپەکاری ئەوە نییە وەڵا جاری وا هەیە هەر دەموچ هەو گرشکردنێ بێتە خراپەکاری دەنگ بەرزکردنەوەی بێتە خراپەکاری ئۆفکردنێ ئەبێتە خراپەکاری و ئەبێتە گوناهێکی کەبیرە بەگوێ نەکردنێ ئێمە گەنج بووین زۆر کات بۆیان باسە کردین ئەیان و فڵانە سەحابی باوکی خۆی کوشت لە جیهادە ئەوی تر براکەی خۆی کوشت ئێمەش هەمیشە ئەم فکرەمان لا دروست بوو ئەگەر کەسێ دینینەوە بیکوژە دوایی کە ڕێوایەتەکانمان سەیرە کرد سێرەکەن ئەم سەحابیە بە ڕێزەی کە باوکی خۆی کوشت 5 جار ڕای کرد لە باوکی 5 جار باوکی هەر وازی لێ نهێنا هەر ڕایەکرد ئەویست شەڕ لەگەڵ باوکیانەکە باوکی هەر وازی لێ نهێنا هەتا لە ئەخیرە چاری ناچار بوو کە باوکیشی کورد دەستی کرد بە گریان ئەم بەشەی تری باز نەئەکرا کە ڕفق و نەرمی و باوکی مشریک بوو لە جەنگە ئاو بەرامبەر بە جەنگی لەگەڵ باوکیان نەئەکرد یعنی ئەمە مەفهومی دینە حقوقی والدینێکە لە گوناها کەبیرەکان بڕوا ئەکەن جاری وهەیە ئافرەتێک گێت ما خراپن و دەرم ئەکەن و سبحان الله وەرە پیاوێک ئەوەندە سەلیقە و تێگەشتنی نەبێ بێت کۆنتڕۆڵی خێزانی بکە خێزانی خراپەکاری کە بەرامبەر بەدایکی ئەمیش بێدەنگە بکە یان تەئیدی خێزانی یان ئەنواع جۆر محاولە بکە بەخوا ئەخر دایکە با ژیانمان لێ تێکەڵ نەبێت تێک نەچێت بڕواکەن عقوقی والدین یەکێکە لە گوناها کەبیرەکان کە تەسەور ناکرێت گەورەیەکی والله جاری وا هەیە بەهۆی سێبەری دایک و باوکەوە هەرچی ڕەحمی خۆیان دائەبارێ بەسەرتا بەهۆی نەبوونی سێبەری دایک و باوکەوە زۆر ڕەحمەت لەدەست ئەدەی ئادەی دەبزانە بە حەیاتی دایک و باوکێکەیە مناڵەکەی خۆی لە دوعایە لە بیرکە کە مرد قەت بمرێن نەمرێ لە بیری ناکە ئەی ئەولادەکان های زۆرێکی دایک و باوکی خۆی لە بیرەکەەوە هەر نازانێت گۆڕی دایک و باوکی لەکوێ تەسەورەکەی بۆچی سبحان الله سۆزی دایک و باوک یعنی ئەوەندە گەورێ ئەنیشکر لی وەلی والدێک شکرانەی خوا بکە شکرانەی دایک و باوکە بکە یعنی ئیطاعەی خوا جەل جەلالوهو ئیطاعەی دایک و باوک لەبەرەوە کەسێک گێتە لای پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم یا رسول الله هاتووم ئەمەوێ جیهاد کەم لەو کاتە ئەزانن ئەصحاب چەند ضەرور بوون بە کەسێ مجاهیدێکی زیاد بکەن يعني پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم چەند ضەرور بوو بەوەی سەرەتایی دروستبوونی ئومەتی ئیسلامیە کۆمەڵە موسڵمانی کەم دایک و باوکت ماون بەڵێ فەفیهما فەجاهید بڕۆ جیهاد کە لە دایک و باوک زۆری تر لەسەر مەسەلەی دایک و باوک کێکە لە گوناها کەبیرەکان عقوقی والید فەرمایشتی پێنجەم فەرمایشتی چوارەم فەرمووی ئەلا ئونەبئوکم بأکبەر الکەبائر پێتان نەڵێم گەورەترینی گوناهەکان کامانن القول الزور شهادة الزور شاهدی دانی ناحق یەکێکە لە گوناها زۆر گەورەکان ئەکبەر الکەبائر پێنجەمینیان حەدیثەکەی ئەبی بەکرەیە کە پێغەمبەریان صلی الله عليه وسلم گوناها کەبیرەکانیان لا باس کرد فەرمووی شەریک بۆخوا قەراردان خراپەکاری لەگەڵ دایک و باوکە پاڵی دابووە ئەم دوانەی فەرمووی اینجا دانیش فەرمووی قەولی زور شەهادەی زور ئەفەرمێ ئەوەنەی وتەوە و دەم و چاوی تێکچوو فەرمووی شەهادەی زور شەهادەی زور شەهادەی زور ئەفەرمێ وتمان لەیتەه و سەکەت خۆزگە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەوەنە خۆی ماوێ نەئەکرد بێدەنگە بوو ئەوەنەی تکرار کردەوە چونکە شاهدی دانی درۆ زۆر خەتەرە ئێمە ئێستا لەوە چێ وابزانین شاهدی دانی درۆ تەنها وەی لای حاکم شاهدی بدەیت بڕوا کە جاری وا هەیە کەلیمەیەکی تۆ ئەبێتە شاهدی قسەیەکی تۆ خەڵکێک متمانەی بە تۆ هەیە لەسەر کەسێک پرسیارێکت لێ یەکەم تۆ شاهدێک ئەدەی شاهدەکە درۆیەکی تایە یان نەزەری خۆتە بۆ کەسەکە شتەکە لە حەقیقەتە وەهانیە ئەزان چەند ئینسان گوناهبارە شاهدی زۆر گەورەیە عولەما قسەیان زۆرە لەسەر کەبائر هەرچی سێرەکەن حەسر ناکرێ لەوە ئەچێ شارع هەر خۆشی مەبەستی بوو بێکەوە حەسری نەکات و بە کورتی بە خەڵکی نەڵێ بۆ ئەوی خەڵک لە ترسا بمێنێتەوە بەرامبەر بە گوناهە گەورەکان ئەی گوناهە بچووکەکان نازانین هەر نایانزانین عولەما زۆر باسی عەدەدی گوناهە کەبیرەکانیان کردووە هەندێک فەرموویانە 4 هەندێک فەرموویانە 7 هەندێک فەرموویانە 7 بەو شێوازە باسییان کردووە ئەفەرمێ هەرچی ابن عباس ئەبوو ساڵح باسی کردو بۆمان لە ابن عباس فەرمووی هەرچی خوا حەدی تیادا نابێ
ئەو لە گوناهی کەبیرە. ئەفەرمێ ابن مەسعود فەرمووی إن تجتنبوا كبائر ما تنهون عنه، هەرچی گوناهێک خۆی گەورە وعدی داوێ بە ئاگر لە بەرامبەریە ئەفەرمێ گوناهی کەبیرە. ابن مەسعود ئەبوو تاالبی مەکی ئەڵێ حەڤە گوناها کۆم کردوونەتەوە، چواریان لە دڵان شەریک وەخوا قەراردان ئیسرار لەسەر گوناه. ئەگەمە لە خاڵی ئیسرار لەسەر گوناه چییە؟ گوناهکردن شتێکە لە دڵ تا جێگەی بوونی گوناه و هەوڵدان بۆی و مصر بوون لەسەرەوەی کە بیکەی شتێترە، گوناهی کەبیرەی ترە خۆی بۆ خۆی لەوچە گوناهەکە سەغیرە بێ. ئێستا نەزەرکردن سەغیرە، بەڵام کەسێ مصر بێ لەسەرەوەی هەموو کاتی ئەو گوناهی ئیسرارە لەسەری کەبیرە ئەبێ. القنوط من رحمة الله، بأمل بون لرحمة خوا، أمين بون لمكري خوا، لعذاب خوا، لبلاي خوا. أفرمي أمانة لدلي إنسانا شواريان لزمانا شهادي زور، شهادي درو، شهادي داني درو، قذف المحصنات، وتني خرابة يا بابلين تومت باركني أفرتاني باك داوين، واليمين الغموس سفين خواردن بدرو، والسحر سحر كردن أمانة لزمانا. سيانج لسكا شرب الخمر خوارنا وعرق، أكل مال اليتيم ظلما خوارني مالي هاتي بظلم لقل خوارني الرباية. دو دانج لفرج داوينا زنا واللواطة، زنا كردن لقل نيربازي هردو كان ما قناهي كبيرة فرجا. دوان لدسان القتل والسرقة كشتنو دزي، يك دانج لقاتش كان الفرار يوم الزحف راكدن لدجمن لروجي برنقاربونو. دانەیەکیش بە هەموو لاشەیە ئاگاتان لێبێ، هەموو لاشە بە زمانە بە دڵە چییە؟ ئەویان چییە؟ عقوق الوالدین، خراپەکاری لەگەڵ دایک و باوک. بە دڵ نابێ خراپەک، بە دەست و دەم و چاو بە هیچ شێوازێک نابێ خراپ بەرامبەریان بکەی، ئەوە هی هەموو بەدەنە. وهذا يمكن أن يزاد عليه وينقص منه. أفرمي لمش أتواني زور تركي إمام غزالي بو چکە ئێمە وتمانە ماڵی هەتیم نەخۆی مەسەلەن. ئەگەر کەسێک هات و لە هەتیوێکیدا تعزیبیدا باشەوە خراپتر نیە لە ماڵ خواردنەکەی، ئەڵێ خواش باشتر ئەزانێ کەوا بوو لەم عەدەدە زۆر زیاترن. کەوا بوو دەرسی ئەمڕۆمان ئیمامی غەزالی پۆلێنەکانی گوناهی بەم شێوازە بۆکردنی بە نسبەت ذاتی خۆمانەوە چوار جۆر، بە چوار جۆر صیفات ئێمە گوناه تووشە بین. بنسبة عبد كانوا خوا دو جۆر، هەنێ گوناهی پێوەستە بە عەبدەوانێکی پێوەستە بە خواوە. بە عمومی گوناه سیرکەین، گوناهەکان ئەبنە دوو بەش، یانە گوناهی گەورن یانە گوناهی سەغیرە و بچووک. داوا ئەکەین و ئەپاڕێنەوە ئەلاڵێنەوە ئەڵێن خوای گیان لە گوناهەکانمان ببورە. یا ڕەبی خوای گوناهێ بە ئاشکرا کردومان عەفومان کە، گوناهێ بە پەنهان کردومان عەفومان کە. يا ربي خويا داوال لي أكن بناوي جوانت بصفتي برزة باسم عظمت خويا جان قناه لما بيش كردو من عفو منك، قناه لما دعائي كين وفريته وبناكين خويا عفو منك. يا ربي خويا لقناه تشاو من وبورة، لقناه الزمان من وبورة، لقناه دسوقاس من وبورة، لقناه داوين وعورة من وبورة، لقناه ضل من وبورة، لقناه خيالات من وبورة. يا أكرم الأكرمين يا ربي خويا جان داوال لي أكن بناوي جوانت بصفتي برزة باسم عظمت خويا لقناهي دايك وباوك من وبورة، لقناهي براو خشكان من وبورة، لقناهي خزم وكسكار من وبورة، لقناهي رفيق وهاول ودوستان من وبورة، عاقبة من برخيرك يا أكرم الأكرمين. يا ربي خويا جان لي خشبون يخد بسر معنا ببارنا، يا ربي خويا عاقبة من برخيرك يا أكرم الأكرمين. لم دنيا درمان مكب إيمان ونبي، لم دنيا درمان مكب شياتمان ونبي. يا ربي خويا داوال لي أكن بناوي جوان بصفتي برزة باسم عظمت خويا قرفت كان ما شار سركا أو من بحال ومال مالدارك. يا ربي خويا جان أو من بمنال منالي بعطاك، أو من بمنال منالي صالحك، أو من قرزار قازي سرشاني سوكا، أو من كم رزق رصي حلال زيادك. يا ربي خويا أو من نخوش الشفاء بابنير يا أكرم الأكرمين. يا ربي خويا جان داوال لي أكن ضلي إما برل داوا كاري هرهم من خويا تو زور دولة منو إما زور هجار وفقير خويا داوال لي أكين أويك لدل ما نأبي من عطاك يا أكرم الأكرمين. خويا جان زمان من كل الدعاء هانا بوتو إهنين دعاء أكين بزماني بيغمر جان صلى الله عليه وآله وسلم وهاوار لي أكين خويا
هەر چاکەیە پێغەمبەریان صلی الله عليه و آله وسلم داوای لێ کردووی ئێمەش داوا لێ ئەکەین و پێمان عەتاکە هەر خراپەیە ئەو خۆشەویستە پەنای پێگرت و ئێمەش پەنات پێگرین و پەنامان بدە یا ئەکرەم الئەکرەمین یا ڕەبی خوای گیان دڵ و دەروونمان ئارام کە ماڵەکانمان ئارام کە شارەکەمان ئارام کە خوای گیان ئەم وڵات و نیشتیمانەمان ئارام کە ئومەتەکەی پێغەمبەریان صلی الله عليه و آله وسلم ئارام کە یا ئەکرەم الئەکرەمین یا ربی خوای دەستی یەهود و نەسارا لە وڵاتانی مسلمانان ببڕێنە یا ئەکرەم الئەکرەمین یا ربی خوای داوا لێ ئەکەین بە ناوی جوانە بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت خوای سڵاوی ئەمەی سێمە بگەینە پێغەمبەریان صلی الله عليه و آله وسلم خوای بە ئەندازی نمەی بارانی باریوی ئەم ساڵ خوای سەڵاوات بۆ دیداری ئەو خۆشەویستە ئەنێرین و پێ بگەینە تاک تاک ناومان لە خزمەتیا بێنە سڵاوی ئەمەی سەی پێ بگەینە یا ئەکرەم الئەکرەمین یا ربی خوای گیان سپاردە لای تۆ زایە نابێ و خۆمان سپاردەی تۆ کرد ئیمانمان سپاردەی تۆ کرد شخصەت و ئەخلاقمان سپاردەی تۆ کرد یا ربی خوای گیان ماڵ و مناڵی خۆمان سپاردەی تۆ کرد باوکو دایکمان سپاردەی تۆ کرد مامۆستا و قوتابیمان سپاردەی تۆ کرد ئەهلی شارەکەمان هەموو سپاردەی تۆ کرد یا ئەکرەم الئەکرەمین یا ربی خوای گیان داوا لێ ئەکەین بە گەورەی خۆت سپاردە لای تۆ زایە نابێ خوای ئیمانی خۆمان سپاردەی تۆ ئەکەین لەم دنیای دەرمان مەکە بە ئیمانەوە نەبێ یا ئەکرەم الئەکرەمین خوای زەلیلی سەر جێگەمان مەکە زەلیلی ناو گوناهەکانمان مەکە یا ربی خوای محتاجی دەسی نامردمان مەکە محتاجی دەسی ناکەسمان مەکە محتاجی دەسی مرۆڤەکانمان مەکە یا ئەکرەم الئەکرەمین خوای ئەم دوعانەمان قبوڵ کە خوای ئەم دوعانەمان قبوڵ کە خوای نوری ئەم دەرسەی کە وتمانەوە خوای بیکەرە ڕۆشنایەکی زۆر جوان لە دڵمانە بیکە ڕۆشنایی بۆ ماڵمان بیکە ڕۆشنایی بۆ گۆڕمان یا ربی خوای بەرەکەتی ئەم دەرسە بەسەر هەموو ئەم کوردستانە ببارێنە یا ئەکرەم الئەکرەمین آمين آمين والحمد لله رب العالمين وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم تسليما كثيرا أبدا إلى يوم الدين ويقول لقناه من الشيء وجبوري وخالي من قبولك